very special person, highly respected. محەممەد بن زایدی جێنشینی دەوڵەتی ئیماراتی عەرەبیە گرتوو کردوێتە ئەرکی سەرشانی لەلایەک درژایەتی بەهاری گەلانی ناوچەکە دەکات بۆ هەر هەناسەیەکی ڕزگاری خوازی و ئازادی و ژیانی دیموکراسی و گرتنە دەستی مافی چارەنووس لەلایەکی تریش وەکو بنکەیەکی هەواڵگری گوماناوی جیهانی وڵاتەکەی دەیەوێت دەست بەخاتە ناو کاروباری هەموو وڵاتانی ناوچەکەوە هێشتا چەند ڕۆژێک تێنەپەڕیوە لە دادگای شانەیەکی سێخوڕی ئیماراتی لە وڵاتی سوڵتان نشینی عومان بە تۆمەتی جاسوسی لە کاتی ئاشتیدا کە عومان وڵاتێکی عەرەبی و دراوسەیەتی ئەوە تا ئەڵقەیەکی تری زنجیرەی غەدر و خیانەتی ئەو وڵاتە لە تورکیادا دەرکەوتەوە بە دەستگیرکرانی دوو سێخوڕی ئەو وڵاتە ئەمە لە دوای بەشداری لە هەوڵی کودەتای 15 تەموزی 2016 و خەرجکردنی ملیارەها دۆلار بۆ تێکشکانی لیرەی تورکی هۆکاری هەموو ئەو هەوڵانەی ئەم دەوڵەتە بچووکەی کەندا و ئەو درژایەتی و سێخوڕی و بەرهەمهێنانە لە دژی ئەو گەلانی ناوچەکەش تەنیا پیلانگێڕیە بۆ کودەتاکردن بەسەر خواستی گەلانی ئازادی خوازدا هێزانمنیەکانی تورکیا دوو کەسی فەلەستینیان دەستگیر کرد بە تۆمەتی سێخوڕیکردن بۆ ئیمارات داواکاری گشتی تورکیا دۆسیەکەی ڕادستی دەستگای دادوەری تورکیا کردن تەلەڤیزیۆنی TRT تورکیا وێنەی تۆمەتبارەکانی بڵاوکردەوە و ڕایگەیان کە هەردوو دەستگیرکراوەکە دانیان ناوە بە سێخوڕیکردنیان بۆ حکوومەتی ئەبوزەبی یەکێک لەو دوو سێخوڕە لە کاتی کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی لە کۆنسوڵگەری سعودیە لە ئەستانبوڵ لەو شارەدا بووە بەڵام هێشتا ڕوون نییە کە ئایا ئەویش لەو تاوانە گلاوەیان نە بەپێی ئەو زانیارانی کە ڕۆژنامەی سەباحی تورکی بڵاوی کردووەتەوە یەکێک لەو دوو سێخوڕە لەگەڵ ژمارەیەکی زۆردا لە ئەنقەرە و ئەزمیر و ئەستانبوڵ و دیاربەکردا کۆبووەتەوە هەروەها دانیناوە بەوەدا کە لەگەڵ یەکێک لەوانەی لە مەسەلەی کوشتنی خاشقچیدا لێکۆڵینەوەی کردووە پەیوەندی تەلەفۆنی ئەنجامداوە بەپێی پەڕاوی تۆمەتبارکردنی داواکاری گشتی ئەو دوو سێخوڕە پەیوەندی ڕاستەوخۆیان بە موحەممەد دەحلانی دەرکراو لە سەرکردایەتی بزوتنەوەی فەتحی فەلەستینیەوە هەیە کە چەند ساڵێکە ڕاوێژکاری هەواڵگری محەممەد بن زایدی ئیماراتە و لە کودەتای میسر و جەنگی لیبیا و کودەتای تورکیا و گەماروی کەرتی غەزە و زۆر دۆسەی تردا ڕاوێژی داوەتە جێنشینی وڵاتی ئیمارات سەمیح شەعبان یەکێک لەو دوو تۆمەتباری دەستگیر کراوە کە پێشتر تۆمەتبارە بەوەی کە لە ساڵی 2007دا ویستوێتی سەکۆی پێشوازی لە حاجیانی کەرتی غەزە بتەقێنێتەوە لە دوای دەستگیرکرانی هاوکارەکانی ناوبراو هەڵاتووە بۆ میسر ئەو کاتە ئیسماعیل هەنیە سەرۆک وەزیرانی فەلەستین بوو و بۆ خۆی لە مەراسیمەکەدا پێشوازی لە حاجیان کردووە و دەستەکەی دەحلان ئەوەیان بە هەلزانیوە و هەنیەیان بە ئامانج گرتووە بە پێی زانیاریەکانی میدیای تورکیا کە لە سەرچاوەکانی نزیک لە داواکاری گشتیەوە گوێزاوێنێتەوە ئەم دوو سێخوڕە کاری بەردەوامیان لەسەر بەدواداچوونی چالاکی بزوتنەوەی فەتح و حەماس و ناوی بەرپرس و ئەندامانیان لە تورکیا بووە هەروەها دەستخستنی پەیکەری ڕێکخراوەی کۆمەڵی ئیخوان موسلیمین لە تورکیا و دۆزینەوەی تۆڕەکانی پەیوەندیان جێگای وەبیرهێنانەوەیە کە پێگەی میدل ئیستایی بەریتانی پەردەی لەسەر ئەوە هەڵدایەوە کە بەڕێوەبەری دەستگای هەواڵگری دەرەوەی ئیسرائیل مۆساد یوسی کۆهین لەگەڵ بەرپرسانی ئیمارات و سعودی و میسردا کۆبووەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژمونی تورکیا لە ناوچەکەدا پێگەی ڕۆژنامە بەریتانیەکە لە راپۆرتی دێڤید هێرستی سەرنووسەریەوە بڵاوی کردەوە کە هەر چوار وڵاتەکە لە کۆبوونەوەیەکی نهێنیدا ڕێکەوتون لەسەر پلانی دیبلۆماسی کە مانگی ڕابردوو لە پایتەختی وڵاتێکی کەنداودا بەڕێوەچووە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە گەورە بەرپرسانی دەستگا هەواڵگریەکانی ئەو وڵاتانە کە یوسی کۆهین یەکێک بووە لەوانە